خەڵک و کوردەوار وەختتان وە خەیر یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ضرورەتم دیبەیتەی ئێستا دەنگۆی تەزاهورات و خۆنیشاندانە خەڵکی کوردەوارە لە حەلیمە کوردستانە. ئەمڕۆ زاهرەن لە ڕانیە و پشدەر خەڵک ڕژیاک نەدەرەوە داوای شکاندنە قەرەنتینەیان کردگا وەگوویە ئەم دەنگۆ هەست کە ئەمە تەبدیل بێ بە تەزاهوراتە شکاندنە قەرەنتینە. ئەمە تەحلیلی گەرەکە تا بزانین نظام سڵتە چۆن کارەکە و تا بزانین ئەم مەسئلە کێ دروستی کردگە کێوا لە پشتیە و چۆن سوارە اعتراضات و مشکلاتە مەردەمەون. هەر ئەم حکوومەتی حەلیمە وەکو تەمامی حکوومەتەکانی تر وتی ئەمە بەحسی علمیە، علمە پزیشکی ئێژێت نەخۆشیە بە ناوی کۆرۆنا هاتگە، علمە پزیشکی ئێژێت دەمامەک نەوەسی ئەمری، علمە پزیشکی ئێژێ ئیشی بڕۆی خۆت لە ماڵەوە بوەسیتۆ، کۆمەڵێ سەگ و سووتکە هەڵسوڕاوە مەدەنی خستە گیانە مەردەمەوە، تەلەڤیزیۆنەکان و پەیجەکانی فەیسبووک و شەبەکەهای ئیجتیماعیان دەست بەکار بوون. یاڵڵا خەڵکی کوردەوار کە نەماڵەوە، حکوومەت مانۆڤری دا و پولیان پێدەین و نانەوەنە دەرە ماڵە مەردم و بۆ لەبەرەوەی کۆرۆنا نەتان خوا ئێمە باشترین جێگە بووژین لە دنیاوە کۆرۆنا نەمانی خوارد. ئێستا دوای ئەوەی کە ئەزانن لە ئۆهدەی ئەم شەرایەتە نایەن و گەورەترین تەهدیدی سەریشانیان ئەمەسە خەڵک کە لە ماڵا دائەنیشێ وەختی و وەڕەز ئەوێ بیر ئەکاتۆ لە کارنامەی فەساد و دروزنی و جنایەتە ئەم قەبارە بچووکە بازرگانە بچووکە داردەسانەی کۆرپۆریشنەکانە منتەقە هەر لەحزە دەرەجەیە تەقینەوە و ئینقلاب ڕواتە سەرەوە. لذا تۆ چۆن ئێشێبێ ئەم ئینقلابە منحرفکەی ئەوەی کە خواستەکەی مردم تەغییر بدەی ئێشێ ئەم قەرەنتینە بشکێت. ئەمما حکوومەت نایەت ئەو گشتە مانۆڤری داگە بێژی خۆمەیشکێنم لە پڕێکا 4 نەفەر لە ناوی سلێمانی بتلێت و بێژن کردن کۆرۆنا کوشتی و خەڵکی یەخە بگرێ و کارە دەوڵەت یەکسەرەکات. ئێشە چی بکە؟ ئێشێ بیکا بە خواستم مردم بێتە دەرو تەزاهورات بکا کە من گەرەکمە دوکانەکەم بکەمەوە. تا لێو دووە تەبعاتە ئەمە بخاتە ئەستۆی مردم. باشە حکوومەتە حەلیم ئمڕۆ قایمەقامی پشدەر زاهرەن ئیعلامی کردە قەرەنتینە لە ئەوە لە بەیانی دوکانەکرێت و قایمەقامە پشدەر چەکارەس یەکتەرەفە بڕیارەوە ئەدا. چەکارەس حکوومەتە چۆن ئەتوانێت تەسمیمی حکوومەت بشکێنێت؟ مەگەر تەسمیمەکەی ئێوە عیلمی نەبوو، مەگەر بۆ پاراستنی گیانە مردم نەبوو، مەگەر ئێوە مەسئول نەبوون، چۆن ئەتوانێت یەکتەرەفە بشکێنێت؟ بەحسە ئێمە ئەوەسێمە لە ڕۆژە ئەوەڵی شوتمان ئێوە گەرەکتانە مردم کەنە ژوور و بە زۆر تا نیاتە خۆتان جێبەجێ بکەن. ئێوە بە هەڵسوڕاوانە کۆمەڵگای مەدەنیتان کە خەڵکتان کردە ژوورەوە. ئیستە چۆن گەرەکتانە دوای 3 مانگ وا گیرفانە مردمتاندا تەکاند، ڕۆح و ڕەوانە مردم نەخۆش بوو. تۆ گەرەکتە بەناوە ئاعترازات و سەرکەوتنە مردم بێتە خیابات دوودانە چەپڵە لێبا بچێتە ماڵبێژی قەرەنتینە خۆیان شکاندیان. بەر بەوەی کە مردم بتەقێتۆ و بنەمای دەسەڵاتە قێزەونە پوشاڵیە ئێوە لە بین بووە.
مردمێکە کریانە ماڵ تەبعاتە ڕۆحی ڕەوانی و دەرونی ڕوویان تێکە نەوە پرسیارەکان کە لە خۆیانەکەن بەرامبەر بە تۆ گەورە ئەوێت و تۆ گزارش لە هیچێکێ مردمە نادەی نە پەرچەمە نە حیزبە نە ئەساس نامەت نە موئەسسەساتت نە سرودت نە دەم و چاوەکانتان هیچێ گزارش لە ئێرادەیە مردمە نیەن ئێوە کێن تازە مردمە خەریکە چاویەکریتەوە ئێوە کێن چ کارە ناتکن پاڵتان داگەسۆ کێ ئێوەی لە کەرەج و لە سەقز و مەریوان قاو کرد هاوردنی سوارە مەلا مردمەی کردن ئیستە کۆمەڵێ بازرگانی قەبارە بچووکی نۆکەری میت و ئیتلاعات و نۆکەری جوولەکە پاڵتان داگەسۆ بەسەرە ئەم مردمە ژیانە مردم ڕۆژ لە دوای ڕۆژ بچووکتر بێهومێتتر فاسدتر و نابووترەوێ سوالە مشەخص ئەمەسە لە لەحازە علمیوە قەرەنتینە تەواو دێ ئەگەر قەرار وەم مردمە ڕۆژە ئەوەڵ قەرەنتینە بشکێنن بۆ 3 مانگە مردمە چوونە ماڵ ئیستە چۆن ئەم مردمە بێ داوای هیچ خەسارێکە لە تۆی بکەن و تۆ هیچ بەهایە بدێم قەرەنتینە شکێنیت ئەی مەسئولە نەخۆشیای ڕۆحڕەوانیە مردمە تووشی بووبن کێز تۆی حاکمیت کە گەرەکێ کارکە ئەلەگرا دەوری فعالی جامعی مەدەنی تۆ ئەوێنیت دەوری ئەوانەی کە خۆی بەناوی ناڕازی دروستیان نەکات و ئەیبێنیت ئەمانە چیەکەن ئەمانە تێن بەستەری ئێعترازاتی مردم کاناڵی لێ ئەدەن کە بەرەو ئینحراف بیوەن مردم داگیر کریاگە مردم ئێرادە و کەرامەتی شکیاگە مردم سەروەری بەخۆیەوە نابینێ مردم ڕواتە تورکیە تەحقیرەکرێ ڕواتە ئێران تەحقیرەکرێ مردم نانە سفرەی نییە مردم غیرەت و جوامێرێکی تێهەما بوو ئەویشێتیا خەسیاگە مردم ئەوسا فکری ئەکرد ئەتوانێ دنیا داڵدە بازانێ بڕۆ ناتوانێ ڕۆڵەکانی خۆی دیار دەبا کوڕەکان و کەنیشکەکانی پڕەپێ هەڕاکەن بەرەو ئەوروپا خۆیان ئەدەن بەدەم بەحری ئێژە و بەدەم قژۆ دەرچن لە فەزای بووگەنە حکوومەتە حەلیم ئەمان ئیستە گەرەکیان ئەمە منحرفکەن ئەو لووسکەڵەکەی شاسوار عەبدولواحید بەنۆعێ ئەم فعالینە جامعی مەدەنیە بەنۆعێ وەڵا خۆپیشاندان بکەین کەرەنتین بشکێنین ئەی بۆ خۆپیشاندان نەکەین گشتان بڕۆخێنین ئەی بۆ پەلاماری ئەسڵحە نەدەین دانەتان بدورینەوە براکەم من لە دیبەیتەکەی تراوتم پێشمەرگە کوڕە فەقیر و هەژار نییە پێشمەرگە کاورایەکی نادرووسی چەڵکاو خوەری مەعاشخوەری ڕوومانگی 2 ملیۆن خۆرە و ئەمە حکوومەت فێرە ئەکابێژی پێشمەرگە بەڕێزە بۆ چون ئەحمەقێکی ئاواوە بووگە بە کەڵەگا بەسەر مردمەوە و مانگی 2 ملیۆن ئەخوا پێشمەرگەی سەرزەمین نییە ئەرتەشە ئومەتە کوردی نییە بۆ کەرامەتە ئومەتە کوردی دانەنیاگە ئەو بێشەرەفی ئەکا ئەو دەسەڵاتە قیزەون ئەپارێزێ ئەو شەق لە مردم ئەدا ئەو مردمی کۆنترۆڵ کردگە ئەو مردمی هاڕیگە توش هەر پێژی بەڕێزە دێ بۆ یشتەکان بخوارە سەر جێگەی خۆی بۆ ئیمڕۆ خەڵک لە ئەمریکا حەملە ئەکا بە پۆلیسی ئەمریکا ئێژێ پۆلیس کەسیفە دڕندەز ئێژێ هەمووی بگیرێت مەگەر ئەو پۆلیسە کوڕە مردم نییە کوڕە مردمەیتر چۆن خەڵکی ئەمریکا قسەی واکە لەم کوردەوارە ئێمە کێ فێرمانی کردگە سەگ و سوودکەکانی دەوروبەری ئەم حیزبانە بە مقەدەس بزانین کێ فێرمانی کردگە کاورا کەرامەتی گەرەکە با موشە خوەرە بارزانی وێکێتی نەوێت ئەمەگە کوێرە نامێنێ مردمە ئێمە نابوود بوو
مەگەر کوێرە ناوێنێ سەرزەمین بەرباد چوو، مەگەر کوێرە ناوێنێ فەساد و گەندەڵی و بێئەخلاقی کۆمەلگای کوردەواری تەنیگەسۆ هەموو کوردەوار خەریکن بەم حکوومەتی حەلیمە نابوو دەکەن. بەم کوێرە ناوێنێت چێ موچەکە ئەوێنێ 2 ملیۆن موچەکەی دەژە تەرۆر زێباری زرێڤانی چۆن کوڕە مەردەمە ئەمە؟ چۆن ئەو دەست ناپارێزێ لە مەردم وەختی فشاری بۆ بێ ئەدا لە میرە ئەسڵحە مەردەمە کوژێ؟ مەگە نەیکرد لە ڕانیە؟ مەگە لە حەفدەی شوباتە نەیکرد؟ ئەی بۆ ئەو کوڕە نەبوو لە کەرکووک بیکە؟ ئەی بۆ نەڕووی بەغدا فەتح بکە؟ بۆ نەڕووی فەتحیکە؟ جەمعیەتێکی ناڕازی سونی عێراقی هەست گیری خوارگە بەدەستە شیعەی ئێرانیوە نابودیان کردن، دانەیە ڕۆڵەی قارەمانی گەرەک و بڕوا بەغا فەتحکاوەوانی شازادکە بۆ نەبوو. ئیمڕۆ بە بەهانەی چی گەرەکیانە مەردم کێشنە خیابان بابێنە خیابان مەردم، بەڵام نەبۆ شکاندنە قەرەنتینە، با بە ئەسڵحە وەکو ڕۆڵە ئەمریکایەکان بێنە خیابان نیشانی بدەن کورتکێس، با بە فیشەک دایان دوورن. دەیخۆتەوە بتو کۆرەناز مەردم ئەخوات و ئەمرێت و قەپەکاوە سەریانە و خەڵکە چوارمانە کردگەسە ماڵ بۆ خاتری ئەوەی زعفەکانە خۆت بپۆشیت و تاڵانەکانە خۆت بکەیت و گیرفانی مەردم داتەکێنیت و مەردم نەخۆشکەی مانۆڤر هاتی و تەبلیغات بکرد. ئەمانە گشتی داردەسانە خۆیانن. ئەوەی تێتە ناوە خیابان، ئەوەی تێتە ناوە خیابان بۆ خۆنیشاندان بۆ تەزاهورات ئەبێت بڕوات بۆ ڕۆخاندنە ئەم کانونە فەسادە یەهود ساختە. وا هات کە کوردیەت لە بین بوات و ئینسان و کوردی، وا هات کە سەروەری لە بین بوات و خۆشبەختی، ئەبێ بۆ بڕاتە ناوی خیابان. دەنا ئەمە سیستەماتیکە و ئەمە خۆیان گەرەکیانە بیشکێنن و بعد بیخەنە من لە مەردم بژن مەردم ئەگەر قەرارە بەهای وا بدات بۆ نابودی تۆ نەیدا بۆ تۆ کێی؟ بۆ گرتنی موچە لە بەغا و دزینی نەفت و دزینی سروەتی ئەم مەردمە و ئەم مەردمە کوشتنە کارێکی هەست خوێڕێتی گشت کەسێ توانێ بیکە، کارێکی نییە. خۆ یانێ پێت وایە لەم کوردەوارە خوێڕی پێیاناوێ بە ئەندازەی ئێوە ڕاستەکەی، لەم کوردەوارە بە ئەندازەی ئێوە خوێڕی پێیاناوێ، بەڵام پیا و خاس و کوڕچاکە پێیاوێ. لەذا بۆیە زەرورەت ئەکا دەسەڵاتی ئێوە بڕۆخێنن، دەسەڵاتی خوێڕی و گەواد و تەجاوز پێکریا گەشێ بڕۆخێنن. ئەمە حکایەتێکە کێشێ اتفاق بکەفێ و ئەمە داستانێکە کێشێ ڕقم بخوا. ئاگاتان لێوێ ئەو کاورای لووسکەڵەیە کە بابچی وا خۆی مەحسوڵ فەساد و ڕەنتە شاسوار وا لە شوێنم داستانە پەپەکەفوی تێکە. پارتی و یەکێتی گەرەکیانە ئەم ئێعترازات و بەهای سەنگینە کە بە مەردمی ئەدەن بە هەنێ جموجۆڵی بچووک و دەستکەوتی بچووک بۆ مەردمی حەل بکەن. مردم کێشیان لە بینچێ لۆدا مەسئولیەتە مردن و ترازانە ئیقتصاد و ئەمانە باودەی مەردم وێت نەباودەی خۆیان. لەذا خەڵکی کوردەوار دەمێکە ئەزانێت تۆ گزارش لە هیچ ئێرادەیەکی ئەو ناکەی. تۆ نە کوردی، نە حکوومەتە کوردیت، هیچ نەماد و سەمبۆلێکت کوردی نییە و ڕەبتی بە ئومەتە کوردی نییە، نەخوات، نە حیزبت، نە ڕەهبەرە حیزبت، نە پەرچەمەکەت، نە سرودەکانە، هیچ ڕەبتی بە مەردم نییە. ڕەبتی بە خۆت و تاقمە فاسدە بێکەرامەتە دەڵە دزتە. دەڵە دزە زانی یعنی چی؟ نە دزی گەورە، نە ئارسن لۆپن، نە دزەکانی ئەو شنتەرتین، نە دەڵە دز ئەوەی کەوا بەدەستی مناڵێک و مەساسەیە دزێ و ئەڕوا ماڵی مردم ئەوڕێ. تو دەڵە دزیش نییەی.
تۆ لە متمانەی ئەم ئومەتە کوردیە سوء استفادەت کرد، تۆ لە سادگیە ئەم ملەتە کوردە سوء استفادەت کرد، تۆ لە ئاعتمادە ئەم مەردەمە سوء استفادەت کرد، تۆ فقط بە سلێمانی خیانەتت نەکرد و هەولێر و دۆک، تۆ بە تەمامی ئەم سەرزەمینی کوردەوارە خیانەتە کرد وەیشی بابەتی بەهای خۆت بەی. تۆ محکومی بەنابوودی، ئیمڕۆوێ سوحاوی فەساد خوت و ئەرباب فاسدت لەم کوردەوارە نابودت ئەکا، چون ئینسانە کوردی بمەحز ئاشکارابوون ماهیەتە تۆ بۆی، تۆی پێ تەحمل ناکری و تۆ ناتوانی ئیدامە بەی لەم فەسادە. ئەم فەسادە حەدێکی هەست حەتایی ناڕوات. ئمڕۆ ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ بە تۆ ئیجازە نادات دەوری تەسەلسولی باتڵ بەی، خەڵکی بسوڕێنی تۆ بیگەوجنی، بیسوڕێنی تۆ بیگەوجنیت. نا، خەڵکی ئەگەر سوحاتێتە خیابان، ئەگەر هەر ڕۆژێکی تر تێتە خیابان، بە چەکۆ تێتە خیابان، وەکو ڕۆڵەکانی ئەمریکا و پۆلیسیان چەکە کرد لە ناوی خیابانە، بە چەکۆ تێتە خیابان، دەسەدا لە میلی ئەسڵحە هەڵا دوورێ بە فیشەک. بۆ پەیداکردنی گەواد و قەحبە و دز و جەردەی وەکو ئێوە قەبارە بچووکە بازرگان کارێکی ئەست، هەر نەمان بۆ چین وارد دەکەینە وڵاتەکانی ترەوە. تۆ بێجگە لە حەیزی و بێشەرەفی و جنایەت بەگە شتێتریشە زانیت. ئەیزانیت؟ دابێنە ئەم سەروەری و ئەم کرامەتە واتۆ لە خۆتە دروست کردگە بێری. بێری بابزانین وەزنە چەندێکە، قەوارە چەندێکە. بازی ئەحمەقانەکەی وەڵا خەڵک لە ڕانیەوە دەسی پێکرد، دەڕانیە قەڵای شۆڕشە، دەواازەی ڕاپەڕینە، ئەم دەحفەش لەوێ دەست پێەکە، هەڵمەتی شکاندنی قەرەنتینە. نەخوای ئەم دەحفە هەڵمەتی شکاندنە قەڵای پوشاڵی مشتی حیزی تەجاوز پێکریاگە بە ناوی حکوومەتی حەلیم. ئەوەیشی لە پشتی ئەوێسێ بە ناوی هێزی پێشمەرگە، هێزی پێشدەرگەی گەوادیە بابزانێت، ئەوەی دفاع بکە لە خێڵی بارزانی و تاڵەبانی لە ئەوان گەواتر و تەجاوز پێکریاکترە بەخۆی و بە خانەوادەیوە، یا لەگەڵ ئیرادەی ملەتی ئومەتی کوردیە یا بەرعەلەیهی ئومەتی کوردیە، یا سابتی ئەکات بەشێک لە پەیکەرەی ئەم ئومەتەسە و لەگەڵ ئەم ئومەتەسە یا سابتی ئەکات لە بەرەی دوژمنی ئەم ئومەتە وەستاوە، ئەو جار ئەو ئەوێنێت و ئێمە. تا بزانم تا کوێ دەرەچی، تا کوێ بوردی فیشەکەکەی ئەڕوات. ئەمە مەردمە بە تۆ کەرامەت ئەدا، بێ کەرامە تۆ لە هەر کوێکە واجب بوو حزورت بێ غایب بووی، ئیلا لە تاڵانی مەردم، ئیلا لە نابودی مەردم، ئیلا لە فەسادی مەردم. تۆ کوە لە سەروەری و لە مەیدانە شەڕ و فەتحا و حزورت بوو؟ کاورای تێ هەڵدریاک کۆڕە مەردەمن لە ناوی هەر جامعەیە مشتێ بێدایک و باوکەن وا ئەبن بە سەگە حاکمیەت. پۆلیسی دەسەڵات، ئەمانە بێشەرەفتەرین ئینسانهای جامعەن، کەس خۆشی لە ناوچاویان نایە لە هیچ کوێی دنیا. پۆلیس پێشدەرکەی عنبەرە مەسئولینە پارتی و یەکێتی بابزانن، یا وانە ژێرە ئێرادەیە مەردم و فەرمان لە مەردم ئەوەن، یا هێزە مەردم وەکو سەگ ئەیان تۆپێنێت و ئەمە پاک ناوێت تۆپیان. پێش دەرکەبوون یعنی گەوادی، یعنی بێشەرەفی بۆ دەسەڵات جوولەکە. وا هاتکن ئومەتم کوردی لەبین بۆ نێوە، بڕۆن سوحا تەزاهورات و نەمایشە کەرەنتینۆبازی خۆتان بکەن، نایوەنە سەرەوە.
ناتوانن ئەدامەی بەنەم فەسادە، نە ئەقتەسادێ مەوجودە، نە تەولیدێ مەوجودە، جامعەیە گەرەکتانە بە فەساد و سلبریتی و سەکس و مەوادی مخدر نابودی کەن، گەنجەکانی ڕاو بنێن دەرچن، ئەوەی تەوانی هەڵگرتنی ئەسلحەیەکی بێت، یا گرفتاری سەکس بێت، یا گرفتاری پوڵ بێت، یا گرفتاری مەوادی مخدر وێ کە ئیرادەی بکوژن، یا پاڵی پێوەنێن بەرە ئەوروپا و غوربەت بێت، تۆ بمێنیت و لەسەر ئەوێ قەبارەی کۆمپانیەکەی هەولێر دهۆک و سلێمانی پەرویزخان ڕابگری، ئەوە نە سەرزەمینە کوردەوارە بۆ تۆ، ئەوە قەبارەی کۆمپانی باوکە بێشەرەفتە، وا دەوڵەتەکانە منتەقەنیا گیانە دەستانە و بازی ئەکەن بە چارەنووسە ئوممەتە کوردی. ئەم تۆ بمریە و تۆ بمری نییە، هەر زاڵمی زەواڵێکی بۆ تێت، با بزانی هەموو میلەتێ لەم دنیا لە وەختی قاتی و قڕیا، لە وەختی وا خەریکن نابود ئەون ئەزێنەوە و ئەو جارەکە هەڵئەسن لە خۆڵەمێشەکانە خۆیان هەڵئەسن، بۆیە تۆ لە ئەدەبیاتە ئەستەلاحە ئەحیات هەز، ئەستەلاحە قوقنووست هەز، لە هەموو ئەدەبیاتە دنیا، وا تۆ وەختێ بەرەو نابودیە مطلق ئەچی ناگەهەن ئەزیتەوە، تەوەلودە دووبارە ئەکەی، حساب ئەمتانە نەکرد، پێتان وا بوو چاک ئەم میلەتە کوردە و ئومەتی کوردیە گەوجیاگە بەدەستانەوە، حساب ئەو میراتە تاریخی کوردیەتانە نەکرد، وا لە وجودە توانیە نەزۆکی تەجاوز پێکریا بوو، لە وجودە دانە بەدانەیە ئومەتە کوردیا هەس، کافیە فوویەکی لێ بکات تا تەموتۆزی ئەم ئاوێنە پاک بێتەوە، وا تۆ تۆقیگی لەوەی کە 2 هەفتەی تر مردم لە ماڵا دانیشێت، مەتنە ئینقلابی ڕاپەڕین دەرەتانتان بێ هەڵەچنێت و لێتان ئێشێوێت، و ئەو خەڵکە تەحتە ناوە مەدەنی نەبوون و تەرەفدارە تند و تیژی بوون و ئەوانەی ترسڵ ناکالەتەوە، نایکالەتەوە، ئەو خەڵکە دەستی نالەرزێ با لە پێش دەرکەی گەوادە، نالەرزێ بێری خیابانەوە، بێری دژە تورۆر و بێرە زرێڤانیت، بێرە هەرچی گەوادە بەشە خۆرتە بێری، دەوانچەی وا پێ خەڵکیش دەوانچەی وا پێ، کەڵاشینکۆفی وا پێ خەڵکیش کەڵاشینکۆفی وا پێ، نێچیر دەحفەیە بە خەڵکی وت، خەڵکی تەحریک کرد وتی چەقۆ بکێشن چەقۆ کێشین، دەوانچە کێشن دەوانچە کێشین، بێ کوڕ باوکە خودوە بێ بە قودرەتی ڕووتی نظامی تۆ بێرە خیابان، وا ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ هەموو مەحاولەی ئەکا دەوڵەتی ئێرانی ماهیەت و واقعیە خۆی دەرخا بە تانکەکانی و بێتە ناوی خیابان بۆ مردم، ئەو جار ئێمە ئەمێنین و دەوڵەتە ئێرانی، ئەو جار دەستمان ڕوویگە بە شەڕەکە، یا ئەو ئەمێنێتەوە یا ئێمە، بێرە هێزەکانە بێرە دەرەوە، تۆخمە سەگەکانی دەوروبەر و موسەلەحەکانیشە بێرە دەرەوە، بێرێ دەرەوە، کە ئەم تۆ بمری ئەم دەفە ئەم تۆ بمری نییە، بابزانی سەحابێنە دەرەوە داوای شکاندنە کەرەنتین بکە، نەوەڵا کابرا هاتە دەرەوە داوای تی هەڵدان و ئێدامە تۆوەکا بێشەرەف، وەڵا بە دەوڵەتەکەمە نڕوخی، بوجەکە لە بەغاوە تێ تەوزیعیاکەین بەسەر خەڵکیە، 10 ملیاری ئەدوزین ملیارێکی ئەدەین وە خەڵکی، دێبام دەفە بەغا مستەقیمیدا، ئەگەر ئێمە پیاگوین بەغا ئەگرین و ئازادیەکەین، لە دەستی مشتێ مەئموری جوولەکە و شیعە دەریەکەین، ئەگەر ئێمە پیاگوین، ئەگەر ئێمە لەم بڕهەی تاریخیان ئەگەر دەحفێ سەڵاحدین بەرحەسب بە تەسادف لەم دنیا بە وجود هاتکە، جارێکی تریش ئەتوانێ بەرحەسبی تەسادف بێت، ئەمە منتەقێژێتی، ئەگەر جارێ اتفاق کەوتکە جاری دوومیش اتفاقەکە فێت، یعنی لەناوە ئەم ملەتە بالئەخەرە ڕەهبەرێکی گەورەتی لە قەبارەی ئەوا بێەوە بتوانێم کارە بکات،
جایوە سەحاب بڕۆن خەڵکی تەحریکەن بێتە دەرەوە کەرەنتین بشکێنێ وەرە تۆ بێ جوا و بەرۆ بزانم لە لەحازە علمی تەواو بوو مشکڵەکە تەواو بوو ئەی بۆ خەڵکە کردە ماڵ ئیستا گەلەکتە بە چواردانە ئەحمەق بیانێریتە دەرەوە بێن تەزاهوراتە سەکوت بکەن کە کەرەنتینە بشکێن نهاتێت بە دەوانچێش و تێت سکوتیش ناکایژێ گەوا باوکی تەجاوز پێکریاک داوەزە خوارەوە تۆ کەی تۆ لەکوێ هاتگی تۆ کێ هاوردەکتی تۆ چکارەی پوفی و 30 ساڵە تەپداگە بەسەرم مردمەوە هەر قەبارە بچووکترەوێت و هەر خوێڕیتر و دەستتر و گەواترەوی تۆ 30 ساڵ تەمەنە ئینسانێکە ملەتێ پێی دروستەوێ تۆ چیت کرد بێ شەرەف کاورای ئیفلاس کریاگە اقتصادی وا ئیفلاسە کردگە فلسێکە پێوە نەماگە و بەقاش پێوە نادات و گرفتار بووی چیەکەیسە خەڵک بێتە دەرەوە خۆی کەسابەت بکە و شانی بۆ دابخا و چی بکەین و موسیبەت بەسەرمانە هاتکە و کەرەنتین شکیاگە و خواحڕی ناگرێت و خەڵک تەزاوراتی کردو ئێمە بەرمان پێکرد و دەی دنیا تووشە بحرانە دنیا تووشە بحرانە پۆفیوز وا تۆ دوا کەوتەگە دنیای هەمیشە وا بە شوێنە بەهانە گەڕی هەمیشە نا ئەم دافە و دافە نییە وەگیانە نەنەت ئەو ئیلتهاباتە سیاسیەوە لە ئەمریکا هەست ئیستە شەقامەکانی لۆس ئەنجلس و فیلادەلفیا و دیترۆید و نیویۆرک و شیکاگۆی گرتگەسۆ هەر ئەوە چڵەکەیەکەوێت ئەم کوردەوارە ئێمە تۆ لەوە ترسیاگی تۆقیی وا ڕەشپێسەکانە ئەمریکا و ڕۆڵە ئینقلابیەکانە ئەمریکا بتوانن ئیلهام بەخشی بکەن بە مردمەی ئەم سەرزەمینی ئەمەیشە و ئەو ڕۆڵە ئەمریکایە ناوی خیابانە دەوانچەکەی دەرتێرێنێتە ناوچاوی پۆلیس و ئەسلحەکەی لێ ئەسێنێت لە کوردەواری ئەمەیشا کۆپی بکرێ بابا ئەم خەڵکە زانی بە چی گەوجیا بوو ئەم خەڵکەوەیە زانێتە کوردیت وا لە ئەوەی بێژە هەرچێکماناس حەزی پێەکەین و کوردی و ئەوە نییە و پێشبەر پێش دەرکە کوردی قسەکە ئەوە هێزی ئێمەس ناوە هێزی ئێمە نییە ئەوە سەگی مەسعود بارزانی و سەگی پاوڵ تارەبانی و لاهور شێخجەنگیە ئەوە کوڕە مردم نییە کوڕە ملەتیش نییە کوڕە ملەتمان لە حەشکێ چاو پێنەوە کە و دەم بێ شەرەفانە لە هەرکوێ تاڵانچێتی بوو موشە خواردن بۆ حزوریان بوو پیای خەڵکین من پیای مەسئول فڵانیم و من پیای فڵانیم و من پیای تۆ پیای ملەت نییە ڕۆڵەگیان نییە ئیستە تۆ هەیت و ئێمە تۆ هەیت و مردم تۆ هەیت و ئەم ئومەت و کوردیە وا پێش دەرکە بکەین بە عیبرەتی تاریخ ئەم هێزە چەپەڵە کەسیفە بۆ گەنە تەجاوز پێکریاگەی داگیرکەر دروستی کرد بۆمان ئەو جار تۆ ئەم دافە هێزی ئیرادەی ملی ئومەت و کوردی ئەوێنیت تا بزانە ڕۆڵەکانی بەغاو بۆ فەتحەکەنیان نیکەن بەس اتفاقێکە قەرارە سەحاب بکەوێ بە ناوی کەرەنتین ساختە و پەرداختەی حکوومەتە حەلیمە خەڵکتێتە خیابان داوای ئیعدامکردنی ئەم دز و جەردە و بازرگانە چکۆلانەکە نەشەکاندنە کەرەنتین لایەوە خۆش